الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا وقائدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. مسلمانان ئیمانداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. ساڵی تازەی هیجرەت و کۆچی پێغەمبەرتان لێ پیرۆز بێت. ئەمڕۆ 2 محەڕەمی 1442 کۆچی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. واتە 1442 ساڵە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەککەوە هیجرەت و کۆچی فەرموو بۆ مەدینەی منەوەرەی پڕخێر و بەرەکەت. ئەو هیجرەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورەترین وەرچەرخانی لە مێژووی مرۆڤایەتیە دروست کرد. هیجرەت و کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەق بوو بەسەر باتیلە، سەرکەوتنی حەق بوو بەسەر باتیلە. هیجرەت و کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە زوڵم و ستەم و خیانەت و ڕیبا خواردن و زینا و فاحیشە و تاوانەوە بوو بۆ دادگەری و بۆ عەدالەت و بۆ خوڕەوشتی بەرز و بۆ سەرکەوتنی ئینسان و بۆ سەعادەتی ئەبەدی مرۆڤەکان و ڕزگار بوونیان لە هەموو نەهامەتی و نەکبەتی و تاوان و فاحیشە و خراپە و ستەم و ستەمکاریەک. هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شیرک و کوفر و تاوانەوە بوو بۆ ئیمان و دین و خوڕەوشتی بەرز و جوان. هیجرەت و کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پڕ لە دەرس و وانەیە بۆ هەموو چین و تەوێژەکانی سەر ئەرز و مرۆڤایەتی، لە منداڵێکەوە تا گەورەترین کەس، بۆ خێزانەکان، بۆ کاربەدەست و بۆ فەرمانڕەوایان و بۆ قیادەکانی میلەتان، بۆ ئەوانەی کەوا کرێکارن، بۆ ئەوانەی کەوا لە بازاڕە کڕین و فرۆشتن ئەکەن، بۆ ئەوانەی کەوا بەڕاستی لە کۆمەڵگادا ژیان ئەبەنە سەر هەر هزرێکی هەبێ و هەر بیرێکی هەبێ و لە هەر ئاستێک و پلەیەکا ببێ. کاتێک هیجرەتی پێغەمبەری خوا خوێنێتەوە پڕ لە دەرس و وانەیە بۆی کە بەڕاستی ئەو دەرس و وانانە ئینسانەکان، مرۆڤەکان بە تایبەت مسلمانان ئەگەر بێت و گوێی لێ بگرن و جێبەجێیکەن سەعادەتی ئەبەدیان توش ئەبێ، ئەگەن بەلووتکەی ئیمان، ئەگەن بەلووتکەی سەعادەت و بەختەوەری. هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە یەک دەرسی ئاماژە پێەکەین، ئەوی بەڕاستی گرنگە زۆر لە حەیات و ژیانی ڕۆژانەی ئێمەی مسلماندا لەم عەسر و زروفەدا، ئەویش پشت بەستن بەخوا، نەسرەوتن تا سەرکەوتن بەسەر هەموو کۆسپ و تەرگەرەکانە، بەسەر ستەم و ستەمکارانە، بەسەر کوفر و شیرک و تاوان و مەعسیەتە. خۆشەویستان، ئەگەر سەیریکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو حەیات و ژیانی خۆی تەرخان کرد بۆ ئەوەی کەوا ئەم پەیامە بگەێنێ، بۆ ئەوەی کەوا خەڵکی لە شەوە زەنگی کوفر و نەفامی و نەزانین ڕزگار بکە، بۆ ئەوەی کەوا ستەمکاران لوتیان بشکێنێ، بۆ ئەوەی کەوا چینی چەوساوە و مەزلوم و ستەملێکرا و سەر بخە، بۆ ئەوەی کەوا برە و بە ئەخلاقی جوان و ڕەوشتی جوان بە. ئەم پێغەمبەرە نازدارە هەمیشە و دایم لە فکری ئەوا بوو لانکەیەک بدۆزێتەوە، شوێنێک بدۆزێتەوە بۆ ئەوەی کەوا دینەکەی خۆی تیا بەرپا بکە، تیشکی ئەم دینە و نوری ئەم دینە بگەێنێتە شەرق و غەرب. ئەم پێغەمبەرە نازدارە زۆر گەڕا، زۆر فکری کردەوە تا مەدینەی منەوەرەی دۆزیەوە پڕ لە نوری کرد پێغەمبەری عزیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم. لەم کۆچە پڕخێر و بەرەکەتە خوای تەبارەک و تەعالا باسی پێغەمبەرمان بۆکە، باسی ئەسبابی سەرکەوتنی پێغەمبەرمان بۆکە صلی الله عليه وسلم، کە ئەم پێغەمبەرە نازدارە پێغەمبەری خوا بوو، خوای گەورە سەریەخست، خوا دیفاعی لێ کرد، خوا ئەی پاراز، وعدی پێدا و والله یعصمک من الناس. بەڵام لەگەڵ ئەوەیشا ئەم پێغەمبەرە نازدارە
پشتی بەخوا بەست بوو بەڵام ئەخذ بە ئەسبابی فرامۆش نەکرد وەسائلەکانی فرامۆش نەکرد ئەمە دەرسە بۆ من و تۆ لە کاتی ڕوبەڕووی دوژمنە لە کاتی بەڵاو نەخۆشی و ناخۆشیە هەر وەسائلێک هۆکاری پاراستن و عیزر و پاراستنی ئینسان بێ پێویستە موسڵمانان و ئیمانداران چاو لە پێغەمبەرەکەیان بکەن و وەک ئەو پێغەمبەرە ئەسباب و وەسائلی نەجاتیان بگرنە بەر و لەگەڵ پشت بەستن بەخوا عەقیدە و بیر و باوەڕیان بە پاراستنی پەروەردگار قایم و تۆکمە و بەقووەت بێ خۆشەویستان. ئەم پێغەمبەرە نازدارە کاتێکەوە هیجرەتی فەرموو بۆ مەدینە وشتریان بۆ ئامادە کرد کە ئەم وشترە وەسائلە بۆ ئەوەی کەوا بیگەێنێتە مەدینە بە مەخفی ڕۆی ترس نەبوو پێغەمبەری خوا لە ترسانە بوو ئەمە تەشریعە یاسایە بۆ من و تۆ کە من و تۆ وەک ئەم پێغەمبەرە لە کاتێکا ڕوبەڕووی دوژمنە بینەوە چی وەسائلی پاراستنە بیگرینە بەر ئەم پێغەمبەرە نازدارە فەرمووی من بە نهێنی کۆچ ئەەکەم من بە ئەم وەسائلانە کۆچ ئەەکەم خۆی حەشاردا لە کێوی لە ئەشکەوتی سەورا لەو کاتا سێ شەومانەوە پێغەمبەری خوا و هاوڕێ خۆشەویستەکەی ئیمامی ئەبوبەکر ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەمە ناوێتەوەی کە بڵێن پێغەمبەری خوا ترساوە ئەمە تەشریع و یاسایە ئێنا ئیمامی عومەر بە ئازایانە و بە جورئەتانە هیجەتی فەرموو فەرمی کامتان خۆتان بە پیاوەزانن بێنە شیوەک لە شیوەکانی مەکە ئەو کاتە بەڕاستی کێ پێی خۆشە ژنی بێوەژن بکەوێ و منداڵی هەتی و بکەوێ دایک و باوک ڕۆڵ ڕێ بۆ بکەن بابێ بەرامبەری عومەری کوڕی خەتاب وەستێ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ پێغەمبەری خوا لە ئیمامی عومەر بەهێزتر و گەورەتر بوو خوا زیاترەی پاراست بەڵام ئەمەی کە کرد یعنی های لە کاتی دوژمن و بەڵاو وەڵاو مصیبەتە تۆش ئەبێ پشت بەخوا ببەسی و وەسائلی پاراستن بگرب ئەخذ بە ئەسباب فەئەتبع سەبەبا خذوو عیذرەکم ئەمە فەرمایشتی خوا و پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەم پێغەمبەرە نازدارە هیجەتی فەرموو ڕۆشتە ئەشکەوتی ثەور لەم ئەشکەوتا سێ شەو مایەوە حتا ئەفەرمێت ئەگەر بێت و کافرەکان کە هاتن بە دوای ئێمە کە ئەیانویست یەکەم تیرۆر لە تیرۆری ئینسانیەتا کە لە جەزیرەی عەرەبا بڕیاراندا کوشتنی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم کە پێغەمبەر تیرۆرکردن تیرۆر ئەخلاق و ڕەوشتی کافر و مولعید و منافقانە نەک موسڵمانان ئەوان بڕیاری تیرۆری پێغەمبەری خوایاندا کە بیکوشن و خوێنەکەی دابەشکەن پێغەمبەری خوا کە لە ئەشکەوتەکە بووین بڕیاری کوشتنی منیان دابوو سەد وشتریان دەرکرد و بە هەدیەت داویان بۆ کەسانەی کەوا من بگرن و تەسلیمی ئەوانی کە بمکوشن بەڵام خوا منی پاراست ئەفەرمێ هاتنە ناو ئێمە چوونە ناو ئەشکەوتەکە ئەگەر سەیری ژێرپێی خۆیانیان بکردایە ئێمەیان ئەبینی ئیمام ئەبوبەکر زۆر ترسا حەزەتی ئەبوبەکر سیدیق زۆر ترسا پێغەمبەری خوا فەرمی یا ئەبا بەکر لا تەحزەن کاتێکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئەشکەوتەکە ئەمەی بە هاوڕێ ئازەکەی فەرموو لا تەحزەن إن الله معنا ئەمە شیعار و سروتە بۆ هەموو موسڵمانێک لە کاتی نەخۆشی و ناخۆشی و بەڵاو دوژمنە کە هێزی بۆ هێنایی ناڕەحەتی کردی یان پلانیان داڕش بۆ لە ناوبردنت تۆ بڵێ ئین الله معنا ئێمە ناترسین خوامان لەگەڵایە خۆشەویستان ئەگەر سەرنجێک بین لە کاتێکە ئێمە بەم عەقیدە و بیر و باوەڕمان سەرکەوتووە بین وەخوا پشتیوانمان لێکە بەڕاستی خوا بەرگریمان لێکە ئەمان پارێزێت صیفەتی ئیمانداری ڕاستەقینەمان تیا بێت مؤمنین بین